ئۆیمیاکۆن سارترین گوند و ناوچەی نیشتەجێبوونە لە جیهاندا کە مرۆڤ ئێستا تێیدا دەژی. ئەم گوندە دەکەوێتە ناوچەی سیبریا لە رووسیا کە لە وەرزی زستاندا بە شێوەیەکی گشتی پلەی گەرما تێیدا بۆ 50 پلەی ژێرسفر و زیاتریشدا دەبەزێت. سارترین ڕۆژانی ساڵ لەم گوندەدا پلەی گەرما بۆ 70 پلەی ژێرسفردا دەبەزێت. هەروەها ڕیکۆردی سارترین ناوچەی نیشتەجێبوونی مرۆڤ بە 71 پلەی ژێرسفر بە ناوی ئەم گوندە رووسیەوەیە. کەشوهەوای ساردی ئەم گوندە وای کردووە ژیانێکی جیاواز لە خەڵکی دیکەیان هەبێت. بە زستاندا خواردنی سەرەکیان ماسی و گۆشت و ڕۆنی ئاژەڵە کە ئەم خواردنانە وزەیەکی زۆر بە مرۆڤ دەدات و وا دەکات بەرگەی ئەو کەشوهەوا ساردە بگرن. ئەگەر لە زستاندا کەسێک لەم گوندەدا بمرێت ئەوە تەنها ناشتنەکەی 3 ڕۆژی پێدەچێت چونکە زەوی بەهۆی بەفر و سەرماکەوە بە تەواوی دەیبەستێت و بۆ هەڵکەندنی گۆڕ پێویستیان بەوەیە بۆ ماوەیەکی زۆر ئاگر لە سەر شوێنی گۆڕەکە بکەنەوە تا بتوانن هەڵی بکەنن. یەکێکی تر لە شێوازی ڕاهاتنی خەڵکی ئەم ناوچەیە ئەوەیە کە زۆرترین کاتەکانیان لە ماڵەوە بەسەر دەبەن و لە 24 کاتژمێردا نزیکەی 21 کاتژمێری شەوە. لە هەندێک لە ڕۆژانی زستاندا هێندە پلەی گەرمادا دەبەزێت کە پاتری ئۆتۆمبیل لە وزە بەتاڵ دەبێتەوە و بۆ ئەوەی ئۆتۆمبیلەکانیان لە کار نەکەون نایان کوژێننەوە. بۆ ئەم مەبەستەش حکوومەتی رووسیا وێزگەی سوتەمەنی شەوانە ڕۆژی بۆ دابین کردوون. گوندی ئۆیمیاکۆن لە شوێنی نیشتەجێبوونەوە گەلێک دوورە و نزیکترین شارلێیەی 804 کیلۆمەترە و بە هیچ شێوەیە کشتوکاڵ لەم ناوچەیە ناکرێت و دانیشتوانەکەی بۆ خۆراک پشت بە گۆشتی ماسی بەست و ئەسپ و کەڵ دەبەستن و پۆشاکیشیان لە چەرم دروست دەکەن. ئەم گوندە چەند سەد کیلۆمەترێک لە دووری بازنەی جەمسەری باکووری گۆی زەوی هەڵکەوتووە. بەهۆی سەرماوە لە زستاندا بەلای کەمەوە 1 مانگ منداڵان ناچن بۆ قوتابخانە. هەروەها لە 20 دقیقە زیاتریش ڕێگەیان پێ نادرێت لە دەرەوە یاری بکەن. کاتێک پلەی گەرما دەگاتە 6 پلەی ژێرسفر چیتر ڕێگە بە فڕینی فڕۆکە لە ناوچەکە نادرێت و تا سەرەتای بەهار گەشتە ئاسمانەکان ڕادەگیرێن. زستان لە گوندی ئۆیمیاکۆن لە مانگی 12ەوە دەست پێدەکات و 5 مانگ درێژە دەکێشێت. جلوبەرگ و سیستەمی ئاو و گەرمی تایبەت بۆ دانیشتوانی ئەم گوندە ئامادەکراوە. ژمارەی دانیشتوانی گوندی ئۆیمیاکۆن زیاتر لە 900 کەسە. زۆرینەیان بە کارکردن لە کانی بەردی گرانبەها و دۆزینەوەی ئاڵتون و کانزاکانی دیکەوە سەرقاڵن. سارترین زستانی ئەم گوندە زستانی ساڵی 1924 بووە کە پلەی گەرما تاوەکو 71.2 پلەی ژێرسفر دابەزیوە. لە سەردەمەکانی پێشووتردا وەک شوێنێکی حەسانەوە و مانەوەی شوانی ئاسک و کەڵ بەکار هاتووە و لە چەند مانگێکی ساڵدا لە گوندەکە ماونەتەوە لە ئاوی کانیاوەکانی ژێر سەهۆڵبەندانەکان بۆ تێر ئاوکردنی ئاژەڵەکانیان سوودیان وەرگرتووە. هەرچەندە رووسیا بە فەرمی بە ناوچەیەکی گەشتیاری نەیناساندووە بەهۆی مەترسیەکانی سەرما و ڕەقبوونەوە لە نەخشەی گەشتیاریشدا ئاماژەی پێ نەکردووە، بەڵام سەرنجی هەزاران گەشتیاری بەلای خۆیدا ڕاکێشاوە.